بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتێک لە دەربارەی بازرگانی بە مرۆڤ لە عێراق و وەرێمی کوردستان بڵاو دەکاتەوە. لە راپۆرتی ساڵانەی خۆیدا دەربارەی بازرگانیکردن بە مرۆڤەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایدەگەنێت هەرێک بەرپرسی حکومی و ئەمنی یاریمی کوردستان هێوک لاون لە بازرگانیکردن بە مرۆڤەوە لە ناو کەمپی ئاوارەکانی یاریمی کوردستان. هێماندارێک لە بەڕێزان دانا دارا ڕاوێژکاری یاسایی پەرلەمانی کوردستان لە ئەستۆدیۆی سەرەکی هەروەها لە سەید سادقەوە ئومێد حەمەعەلی ئەندامی لێژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان هەروەها دواتریش لە ڕێگەی تەلەفۆنەوە زیا پترۆس سەرۆکی دەستەی مافی مرۆڤ تاوتوێن پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەمین دواتر لەگەڵ میوانەکانم شڕۆبەیە پرسە دەکەین. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە مانگی حوزەیرانی ئەم ساڵدا راپۆرتی ساڵانەی خۆی سەبارەت بە بازرگانیکردن بە مرۆڤەوە لە ساڵی 2015دا بڵاو کردەوە کە تیایدا گرنگی زیاتر بە بازرگانی بە ئافرەتانەوە لە ناو کەمپی ئاوارەکان درراوە. ئەوەی جێگەی سەرنجە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باز لە تێوەگرانی بەرپرسان و هێزە ئەمنیەکانی هەرێم لە بازرگانیکردن بە ئافرەتانەوە دەکات و چەندین کەیسی لە ناو سەرجیاوازەکانی هەرێم و بەتایبەت لە ناو کەمپەکان ئاشکرا کردووە. لە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکادا هاتووە پەنابەران و ئاوارەکانی هەرێم لە ژێرمەترسی بازرگانی پێوەکردندا دەژین چونکە باری ئابووری و کۆمەڵایەتیان ناجێگیرە. لەم چۆرچێوەیەشدا ئاماژە بۆەوە دەکات لە ساڵی 2015دا تۆڕەکانی بازرگانیکردن بە مرۆڤ و پەنابەران و ئاوارەکانیان لە هەرێم بە ئامانج گرتووە کە بە قسەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەم تۆڕانە بە هاوکاری بەرپرسانی ئەم ناوچانە و دادوەر و پاسەوانانی سنوور و ئەندامانی هێزەکانی ئاسایشی هەرێم کاریان کردووە و تیایدا کچان و ژنانی سووری و عێراقی بوونەتە قوربانی بازرگانی لەشفرۆشی. راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاشکراشی دەکات کە لە هەرێمی کوردستاندا هەندێک بەرپرس لە هێزەکانی ئاسایش کاراسانی بۆ بازرگانی لەشفرۆشی لە کەمپی ئاوارەکان و دەرەوەی کەمپەکان دەکەن. راپۆرتەکە بەتایبەتیش ئاماژەی بە کەمپی دۆمیز لە پارێزگای دهۆ کردووە. لە بەشێکی تری راپۆرتەکەدا دیاردەیەکی ناو کەمپەکان ئاشکرا کراوە و ئاماژە بۆەوە دەکات کە لە هەرێمی کوردستان کچانی سووری ناو کەمپەکان ناچار دەکرێن بە هاوسەرگیری پێشوەستە و کاتی لەگەڵ پیاوانی عراقی و پیاوە ئاوارەکان. بەرپرسانی حکوومەتی هەرێمیش ئەم دیاردەیان فەرامۆش کردو و هەندێک جاریش بەرتیدیان وەرگرتووە بۆ پشتگوێ خستنی ئەم کەیسانە کە هەندێک کەیسیان بریتیا لە فرۆشتنی چەندین جارەی کچان و ئافرەتانی ئاوارە. راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژە ببوونی تۆڕی بازرگانی لەشفرۆشی لە هەولێر دەکات کە بەپێی راپۆرتەکە شوێنی تایبەت بەخۆیان هەیە و کچان بۆ لەشفرۆشی بەکاردەهێنرێن. هەروەها بەپێی راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەرپرسێکی حکوومەتی هەرێم 3000 دۆلاری لە بەرامبەر سێکەسکردن لەگەڵ کچێکی قوربانی بەندەکانی بازرگانیکردنی لەشفرۆشی داوە. ئەم پارە زۆرەش لەبەر ئەوە بووە کچەکە پاکیزە بووە. سڵاوتان لەبێت بەڕێزان کاتتانە بەخێربێن سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دەمەوێت ڕای بەڕێستان لەسەر و راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بزانین کە ساڵان راپۆرتێک بڕوا بکات دەربارەی بازرگانیکردن بە مرۆڤەوە کە ئەم جارە بەشێکی تایبەتە بە عێراق و وەرێمی کوردستان. بەناوی خی گەورە و میهرەبان هەڵبەت بە سروشتی کاری خۆیان وەزارەتی دەرەوە وەکوەوەی کە سەرپەرشتی مەلەفێکی گرنگە کاکە بریتێ لە پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی ئەمریکا و لە ڕێی نمایندەکانی خۆی ژمارێکی زۆر لە کۆنسوڵخانە ژمارێکی زۆر لە سەفارەتخانەکانی ئەمریکا ئەو زانیاریانە کۆکاتەوە بەتایبەت لەسەر ئەو دۆخی وڵاتانی کە ئاژا و نائارامی و نائیستیقراری سیاسی تایە ئەوان لەسەر ئەو پرسە زۆر وەستانێکی قوڵترەکەن و زیاتر زانیاری کۆ دەکەنەوە. ئەوەی کە ئەم جارە ئەم راپۆرتە لە خۆی گرتووە تەمەنەوە باسی پار دەکات راپۆرتەکە و من حەز دەکەم لەسەر سروشتی یاسایی ئەم راپۆرتانە و قیمەتی قانونیشیان باس بکەم کە ئەم راپۆرتانە لە خودی خۆیان مادەم ئاماژەیەک بە دەقێکی ڕوون ناکە تۆ ناتوانانی سینادەیەکی قوڵ بکەیتە سەری بەڵام لە ڕوویەکی ترەوە توانی وەکو بەڵگەنامەیەک چونکە ئەمە ناوەندێکی نێودەوڵەتی هەستا بم پرسە واتە دەتوانین تۆ ئیستینادی بکەیتە سەر واتە وەکو قەرینەیەک بەکاری بێنی ئەگەر بتوانی سکاڵای پێتەوەمان بکەیت لە دادگاکانجا لە عێراق یا لە هەرێمی کوردستان چونکە لەسەر دیاردەیەکی مەترسیدار وەستاوە. ئەم دیاردە مەترسیدارە ساڵانێکی زۆر لە ناو
تەنانەت خودی تەشریعاتی عێراقیشە هەر بە جۆرێک لە لەشفرۆشی ئاماژەی پێکرا بوواتە بازرگانی مرۆڤ و بازرگانیکردن بە مرۆڤەوە و بە جۆرەکانی مرۆڤ لە مناڵ و گەورە و ژن و پیا و ئەوە هەموو بەڕاستی تێکەڵ کرابوو بە بابەتی دیاردەی لەشفرۆشی ئەم دیاردەکە و هەندێکی لەسەری وەستاوە سەبارەت بە عێراق و هەرێمی کوردستان تەواو جیاوازن لە یەکتری واتاوەی کە پێی دەوترێت بازرگانی بە مرۆڤەوە ئەم راپۆرتە زیاتر جەختی لەسەر دیاردەی لەشفرۆشی و بەکارهێنانی ئافرەتان لە ناو تۆڕ و پێگە بڵێ پێگە لەشفرۆشیەکانە بەکارهێناوە ئەوە حاڵەتێکەوە ئیستیغلالی تیا بووە چونکە ئێستا شێپۆلێکی زۆر ئاوارە لە هەرێمی کوردستان هەیە و لە دیوێکی ترەوە دۆخی ئەم ئاوارانە بە تایبەتەوانەی کە لە وڵاتی خۆیان هەڵ کەنراون و هاتوونتە عێراق و کوستوریەکان و کۆوانێ و شارایەتی عێراق کە ئێستا لایەن داعشەوە ئەوە کراون دۆخێکی تر کام زۆر لەسەری وەستاوە تێکەڵی کردو بە کۆی دیاردەی لەشفرۆشی کە ئەمان هەڵەیە بەڕاستی ئەو جینۆسایدەیە بەرامبەر بە ئێزیدەکان کراوە چونکە ئەو تاوانەی بەرامبەر بە ئێزیدەکان کراوە مەگەر ئەوە بەرامبەر بە کورد کرابێ لە ئەنفال و لە کیمیاباران ئەو قوربانێکی زۆر گەورەیاندا بە تایبەت لە ڕێزی ئافرەتان ئێستا ئافرەتانە کڕین و فرۆشتیان پێوەکرێ ژمارێکی زۆریان ئەمانە بەداخەوەکو ئەوەی کە من بینیم لە پەرلەمانی کوردستان پرۆژە بڕیارێک هاتبوو کە مۆڵەتیان بدەن کە هەڵگری سکن لە ئەنجامی ئەو مامەڵە نادروستە نائینسانی و ناشەرعیانەوە کە بەرامبەریان کراوە باوەڕم وایە ئەم پرسەپرسێکی جیاوازە بێ راپۆرتەکە جای بکاتەوە ئەوی داعش ئەنجامی داوە و ئەوەی کە لەژێر سایە حکوومەتەکانی هەرێم و ناوەند ئەنجامە درێ بەداخەوە و ئێستاشی لەگەڵ بێ بەڕاستی باوەڕم وایە لێرە و دووپاتی دەکەمەوە ڕاستە لە 2012ەوە حکوومەتی عێراقی لە ڕێی پەرلەمانی عێراقەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە یاسایەکی دەرچواندووە بۆ ڕێخستنی بابەتی پێی دەوترێ ڕێخستنی وەکو دەڵێ یاخود قەدەغەکردنی بازرگانی بە مرۆڤەوە بەڵام بەڕاستی ئەم دیاردەیە بە تەشریعات کۆتایی پێنایە ئەمە زۆر پێویستی بە وەستانێکی زۆر گەورەیە و بە ئیرادەیەکی سیاسی گەورە ئەکرێ ئەم باوەڕم وایە بە دیوێکی ترابێ حکوومەتی عێراق خۆی لەسەری بوەستێ سیاسیەکانی حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان دەستگا ئەمنیەکان ئەبێ قەناعەتێکی تەواو بۆ دروست بێ کە ئەمە ئیستیغلالە و بەداخەوە بێتێ بگەن لەوە کە ئەمە قەدەغەکراوە لە شەڕیشە بەڵام راپۆرتێک ئاماژ بۆ ناکە کە کۆمەڵێک بەرپرسی سیاسی و بڵێن حکمی و ئەمنی تێوەگلاون لە ئیستیغلالکردنی مەسەرەن ئاوارەکان ئافرەتان بەتایبەتی لە کەمپەی ئاوارەکاندا ئەو خۆی لەسەر ئەو ڕاستیانە وەستاوە تەبعەن باسی هەندێک ئامار و کڕین و فرۆشتن و بەرامبەریشی کردو ئێوە ئاماژتان پێکرد لە راپۆرتەکەی خۆتان کە ئەو دەستەواشانە بەڕاستی بۆ ئێمە جوان نیە لە بەڕاستی ئاماژەی لە سەریان لەسەری بۆستین بەڵام بۆ خۆی جێگەی خەمناکیە کە ئێستا بەداخۆ هەندێک لە میدیای کوردیش لەسەر زۆربوونی یا من لەو ڕۆژانە لە پێگەیکی کوردی بینیمەوە دەڵێ لە کۆتایی مانگی ڕەمەزان نووسیوێتی کە ظاهیرەی یاخود دیاردەی لەشفرۆشی زۆر بووە و تەنانەت نرخشی زیادی کردووە باشە تۆ چۆن ئەمە دەزانانی ئەگەر خۆت بەشێکنی لەوەوە ئایا چۆن ئەمە بەگەر ڕەواج نییە چی دیکەی بۆ تەفسیر بکەین وایە ئەمە ئاسانکردن و ڕەواج پێدانی تاوان و دیاردەی تاوان و ئاسانکاری نییە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان بەداخەوە باوەڕم وایە ئەم دیاردەیە بە تەنها خەڵکی سادە ناکرێت تەنها ئەو گروپانە نی سەرپەرشتی یاخود سەرۆکبان دەکەن ئەم باوەڕم وایە ئەو یاسای بەرەنگاربوونەوەی بیغا و لەشفرۆشی ژمارە هەشتی ساڵی 1970 لە عێراقا دەرچووە ئێستا دوو پرۆژەی هەموار و پرۆژەیەکی دیکە لە پەرلەمانی کوردستان دەبێت زۆر ئەگە پەرلەمان کارابێ و هەبێت طبعاً ئەو کاتە دەبێت لەوە تێبگەی کە پێویستمان بە یاسایەکی تون هەیە چونکە سەرۆکباندەکان هەر ئەوانە نین کە سەرۆکباندن و قازانجەکەن لە ڕووی داراییەوە بەڵکو کۆمەڵێک بەداخەوە بەرپرسیشتەکە دواتر بێن بۆ لای بەڕێز کاگومێ دەگەر بین لە لای بەڕێستان ڕای بەڕێستان وەکو ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ لەسەر ئەو راپۆرتەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا چیە سەبارەت بە بازرگانیکردن بە مرۆڤەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان ئێوەش پێشتر براسوتاکردەوە کولیژنەی مافی مرۆڤ ئەم حاڵەتانتان بۆ ڕوون بۆتەوە پشتڕاستی زانێرەکانی ئەو راپۆرتە دەکەنەوە کولیژنەی مافی مرۆڤ سڵاوتان لێبێ من سەرەتا بە دەرفەتی دەزانم تۆزێک جیاواز لە بابەتی بەرنامەکە لێرەوە پشتیوانی خۆم بۆ ئەو بەڕێزانە لە کۆمەڵی ئیسلامی دەربە بڕم وە زۆر بەتوندی ئیدانەی ئەو جۆرە کارە نایاسایی و ناسیاسیانە بکەم کە بەداخەوە دەستگا ئەمنیەکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردووان و ئەندیان و لێرەوە دەڵێم ئەم جۆرە کارانە نەکەر خزمەت بە دۆخی سیاسی هەرێمی کوردستان و چارەسەرکردنی کێشەکان ناکات بەڵکو ئەمە هەوڵێکە بۆ زیاتر قوڵکردنەوەیان و بەڕاستی ئەمە هەوڵێکی
ڕاستە و خۆ ڕاستەقینەیە بۆ بەلاڕێدابردننی کێشە جەوهریەکانی کۆمەلگاکەمان کە لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستاندا هەنگاوی یەکەم بە چارەسەری بنێ. سەبارەت بە راپۆرتەکە دەمەوێت ئەوە بڵێم کە وەکو کاکە داناش ئاماژەی پێکرد کە ئەو راپۆرتە باز لە پارەکە دەکاوە ئێمە ئاگاداری ناوەڕۆکی ئەو راپۆرتین و ئەو جۆرە دیاردەی مەسەلەی لەشفرۆشی و بازرگانیکردن بە ئینسانەوە لە کۆمەڵگەی ئێمە و بەتایبەت لە سایەی هەندێک لەو سیاسیانەی کە ئەم وڵاتە بەڕێوە دەبن یاخود بە شێوەیە لە شێوەکان باچیان بە بازرگانیکردن نەک بە مرۆڤەکانیەوە نییە بەڵام بەڵکو تەنانەت بە خودی نیشتیمان و وڵاتەکەشەوە نییە. ئەمانە دەتوانم بڵێم ڕاستی گەورن و ڕاستی تاڵن لە هەمان کاتدا بەداخەوە دەبوو لە بری پەنابردنی دادگاکان و بە سیاسیکردنیان بە حیزبیکردنیان و لە بەکارهێنانیان لە پێناوی هەندێک ئامانجی سیاسی حیزبیە ئێستا داواکاری گشتی و دادگاکان لەسەر ئەم کەیسانەی بازرگانیکردن بە مرۆڤ و کەیسەکانی تری بەداخەوە لە ماوەی ڕابردووە ئێمە هەندێک راپۆرتی میدیاییمان بەرچاو کەوت کە باز لە زیادبوونی و بەرفراونبوونی دیاردەیەکی قێزەون دەکات لە کۆمەڵگەی ئێمە کە دیاردەی لەشفرۆشیە. دەبوو ئێستا لەسەر ئەم مەسەلانە بەهاتنایەتە دەنگ و ڕوبەڕووی ئەو جۆرە لە دیاردە بوونایەتەوە ڕوبەڕووی ئەو باند و سەرۆک باند و ئەو خەڵکانە بوونایەتەوە کە لە پشتیانەوەن و زەمینە خۆش دەکەن بۆ ئەوەی کۆمەلگای ئێمە جیا لە قەیرانە سیاسیەکان جیا لە قەیرانی دارایی تووشی قەیرانێکی قوڵتر ببێ کە ئەمە قەیرانێکی ئێجگار کاریگەرەکەویش قەیرانی ئەخلاقیە بەداخەوە بەشێکی زۆری کێشەکانی کۆمەلگەی ئێمە لێرەوە سەرچاوە دەگرێت. کێشەی ئەخلاقمان هەیە کێشەی قەیرانی ئەخلاقمان هەیە کە بەداخەوە سیاسیەکان و بەڕێوەبەرەکەمینەکانی ئەم وڵاتە زۆر لە مرۆوە لە قەیراندان و راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەم بارەوە بێگومان ئەمە مەسەلەیەکی گرنگە و دەتوانم بڵێم ئاماژەیەکە کە پێویستە حکومڕانانی هەرێمی کوردستان و دام و دەستگای ئەمنی و دەستگای دادوەری و داواکاری گشتی ئەم مەسەلەیە بە هەند وەربگرن داواکاری گشتی لە هەندێک شوێن بۆ تەنها بە ئاماژە حیزبیەکان زۆر جدی دێنە پێشەوە و بڕیار بۆ دەستگیرکردنی فلان سیاسی و فیسار سیاسی دەردەکەن بۆچی لەم مەسەلەیەدا نایەنە سەرخەت و دەست بە لێکۆڵینەوە بکەن چێن ئەوانەی کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە راپۆرتەکەی ئاماژەی پێیەکە هەندێک سیاسی و هەندێک خەڵکی ئەمنی لە هەرێمی کوردستان خۆیان بەشدارن لەمەدا و زەمینەی بۆ خۆش دەکەن بەرتیلیان وەرگرتووە. ئەمە کێشە جەوهریەکەی ئێمەیە پێویست بوو دادگاکان لەسەر ئەم مەسەلەیە بێنە جۆ. بەداخەوە ئەوەی کە دەبینین هەمومان دەزانین پەرلەمانی کوردستان پەک خراوە و لەم ڕێگەیەوە تەواوی کاروبارەکانی پەرلەمانیش و لیژنەکانیش پەک خراون و ئەو سیستەمە نادیموکرات و لە سایەی سەرۆکبوونی یاسادا بەداخەوە ناتوانێت ڕۆڵە ڕاستەقینەکەی خۆی بچێت. بەڵێ زۆر باش. ئێوە پێشتر مەسەرەن ئەم راپۆرتە بڵێن تایبەتە بە ئاماری 2015 کە مەسەرەن لەم ڕۆژانە جوێنکری لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند. ئێوە پێشتر وەکو لیژنەی مافی مرۆڤ ئاگاداری ئەم جۆرە حاڵەتانە بوونە کە ئەم حاڵەتانە لە کەمپیاوەرەکانەیە حاڵەتی بازرگانیکردن و دەستدرێژی بۆ سەر ئافرەتان لە کەمپیاوەرەکان؟ بەڵێ بێگومان ئەو ڕاستامە لە ڕێگەی ئەم راپۆرتەوە بەوردی ئاماژەی پێکراوە بەڵام ئەو دیاردانە تەنانەت هەر لە میدیاکانەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە شێوەی جیاواز ئێمە ئاگاداری ئەو جۆرە دیاردانە بووین بەڵام بێگومان راپۆرتێک کە دەستگایەکی گرنگی نێودەوڵەتی ئەنجامی داوە و زانیارەکانی کۆکردوتەوە دەتوانم بڵێم زانیاری ورتر و دەقیقتری لەخۆ گرتووە و تەنانەت هەر ئاماژەکردن بەوەی کە ئێوەش لە راپۆرتەکەدا ئاماژەتان پێکرد کە سیاسەیەکی هەرێم ئەوەندە بڕەپارەی لە بری دیاردەیەکی قێزەوەندا سەرف کردووە ئەمە بۆ خۆی ئاماژەیە بە وردی و دەقیقی راپۆرتەکە کە بێگومان مادەم ئاماژەیان پێکردووە دیارە زۆر بە وردی دەزانن کە کام سیاسی هەرێمی کوردستانی ژەمەی ئەنجام داوە. بەڵێ کەواتە راپۆرتێکی دقیقە لەسەر بارودۆخی مەسەلە مافی مرۆڤ و بازرگانی بە مرۆڤ لە کەمپیاوەرەکان پێت وایە تەواوی زانیاریەکانی ڕاستن ئەم راپۆرتە؟
بە بڕوای من ڕەنگە هیچ راپۆرتێک نەتوانێت ئەو تاوان و زیادە ڕەویانە بە وردی بخاتە ڕووکە لە کوردستان و لە عێراقیشدا ئەنجام دەدرێن. بۆیە بە بڕوای خۆم ئەو زانیاریانە هێشتا کەمترن لەوەی کە ڕوویان داوە، چونکە دیاردەکانی تاوان و سەروەرنەبوونی یاسا لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ئەوەمان پێدەڵێ کە تاوان بە ئەندازەیەکی گەورە فراوان بووە. ئێمە دەزانین لە ڕووی سیاسیەوە تاوانی گەورە هەیە، پێشێلکاری یاسا هەیە لە ئاستەهارە گەورەکاندا، لە ڕووی ئابووری و داراییەوە گەندەڵی زەبەلا هەیە و ئێمە ئەوەش بەڕوونی دەزانین و ڕاستە هەندێک مەسەلە هەیە ئاماژەی پێ ناکرێ و ناکرێت لە ئاوا لە بەرنامەیەکە باسی بکرێ، بەڵام ئێمە هەموو ئاگاداری بەرپرس و سیاسیەکانی ئەم وڵاتین کە مەسەلەن لەو ڕوانەوە لە مەسەلە ئەخلاقیەکانە، لە مەسەلە کۆمەڵایەتیەکانە چەند تێکشکاون و چەندە بوونەوەری برسی و چاوچنۆک و تەماحکارن و چەندە زیادە ڕەویان هەیە لەمڕۆ ئەخلاقی و کۆمەڵایەتیانەوە کە بێگومان ڕەنگە شوێنی ئەوە نەبێ ئێمە زۆربەی هاوڵاتیانی کوردستان ڕەنگە بە ناوی بەرپرسە سیاسیەکانمان کە زۆر ڕێژەکەیان زۆرە هەموو ناوەکانیانمان لەبەرە کە چەندە زیادە ڕەوی ئەخلاقی و پێشێلکاری ئەخلاقیان. بەڵێ سپاس باتر دەگرێمەوە لای بەڕێز دەچین لای کاک زیا پترۆس سەرۆکی دەستەی مافی مرۆڤ. کاک زیا زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. دەمەوێت ڕایەوەکو دەستەی سربەخۆی مافی مرۆڤ لە ئەرێمی کوردستان دەربارەی و راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بزانین و تا چەندێکەوە زانیەرەکانی ئەم راپۆرتە پشتڕاست دەکەنەوە تا چەندێک پێشتر ئێوە لە راپۆرتەکانی خۆتاندا مەسەلەی بازرگانیکردن بە مرۆڤتان لە ناو ئاوارەکان تۆمار کردبوو. بەڵێ پێشەچی سەڵاو ڕێز بۆ کەناڵەکەتان بینەرانی بەڕێز. بەتاکید ئێمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لەسەر ئەم سەکتەری بازرگانی کردن بە مرۆڤ گرنگێکی تایبەت هەیتی و هەردەم لە راپۆرتەکانی ئێمە بە ڕوون و بە ئەشکەرایی زۆر شتمان دەستنیشان کردووە کە و پیشێرانەی دەکرێت لەسەر ئەم سەکتەرە. ئیمڕۆ بەداخەوە کاتێک کە بازرگانی کردوون بە مرۆڤ لە هەرێمی کوردستان نەگەیشتی ئەم ئاستێکەوە ببیتە دیاردەیەکی ڕوون، بەڵام بەداخەوە بوونی هەیەوە بە بەردەوام و بە بەردەوامیش پیشێکاری دەکرێتن لەسەر ئەم مەسەلەیە. ئەمیش تەبیعی چەند هۆکاری هەیە و دەستە زۆر هەوڵی داوە بەر لە ساڵێک زیاتر لە ساڵێک ئێمە و ڕێکخراوی هارپلان پرۆژە یاسایەکیشمان پێشکەش کردبوو بۆ بەرلەوانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا یاسایەکمان هەبیتن لە هەرێم بۆ بەڕەنگاربوونەوە و دژی بازرگانی کردن بە مرۆڤ، بەڵام بەداخەوە تا ئێستا ئەم یاسایە دەرنەچووە و ئەمە هۆکارێک کە یەکێک لە هۆکارەکانە کەوا ئەم دیاردەیە بە بوونی هەیە و سزا نادرێن، چونکە ئەکتۆ ئەگەر یاسایەکت هەبێ ئەتوانی ئەم مەوزوعە بە یاسا ڕێک بخرێتن و کاتێک هەر کەسێک کە پیشێری ئەم یاسا بکاتن ئەخرێتە دەدرێتە دادگا و سزای خۆی وەرەگرێت. بەداخەوە لە کەمپەکانی ئێمە کەمپەکانی ئاوارە ئیمڕۆ زیاتر جاران پێشی 2 ساڵ ئێمە ئەگەر لە راپۆرتی 2013 سیرکەن زۆر کێشەمان هەبوو بە بەزرگانی کرد بە مرۆڤ لە کەمپەکانی سووری ئاوارەکانی کوردی سووریا، بەڵام ئێستا بە 2015 لە راپۆرتەکەمان زۆر شت ئاماژەمان پێ کردەوە ئاشکرایەکەوە لە کەمپەکانی ناوخۆی خۆمان ئەوانەی کە لە سنجار و لە شنگال و لە دەشتی مووسڵ و لە شوێنەکانی ناوچەکانی تر لە عێراق هاتوونە هەرێمی کوردستان. تەبیعی ئەمڕۆ ئێمە وەکو دەستە کە نوێنەرێکی بە بەردەوامیمان هەیە لە هەر سێ پارێزگای دهۆک و هەولێر و سلێمانی و هەر پارێزگایەک 2 نوێنەر بە بەردەوامی بە دواداچوون لە هەموو کێشەکانی کەمپەکانی ئاوارەکان دەکەن دەستنیشانی ئەم حالەتەمان کردووە و ئەو راپۆرتەی کە لە وزارەتی دەرەوەی ئەمریکی هاتووە کە دەستنیشانی ئەو مۆزوعی کردووە بەڕاستی ئێمە هاوڕاین لەگەڵ ئەو، چونکە ئەم دیاردەیە بوونی هەیە و لای ئێمەوەش زۆر شت دەستنیشان کراوە، بەڵام ئەوەی کە لە لای ئێمەوە کە ئێمە ناتوانین بە فەرمی بینەوە ناو مەوزوع، چونکە ئەو حالەتێک کە ڕووداوە ئەگەر تۆ کابرای کە ئەم پیشێلەی بەسەر کراوە سکاوایەکی تایبەت بە خۆی نەنووسی کەواتە ئەو دیارە ڕەزامەندە. ئێمە ئەوەی کە گوێبیستی ئەوەی دەبین کە دەستنیشانی ئەەکەین لەلایەن بەعزە خەلکانێکە کە دەور و پشتی ئەم خەلکانن لە ناو کەمپەکە و کاتێک کە پەیام ئەڵێن کەسە
بەڵگەیەکمان بدەنێ یاخو ڕێگایەک بۆ ئەوی بتوانانی ئێمە بە دوواداچوونکەین بەڕاستی ئەمانەش ئەڵێن کاکە ئێمە عیلاقەمان نییە وا ناتوانین چونکە خۆی کادرای معنی ئەگەر بەخۆی نەیەتن تۆ ناتوانانی بە دوواداچوونەکە بکاتە ئەنجامە زۆر باش ئەمە لەبارێکەوە زۆر باش سەبارەت بەوەی کە بەڕێزت وتت ئێوە هاوڕان لەگەڵ راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باز دەکە کە کۆمەڵێک سیاسی و بەرپرسی ئەمنی تێوەگلاون لە دۆسیەی بازرگانیکردن بە ئافرەتانی ئاوارە سووریەکان لە ناو کەمپەکاندا ئێوەش ئەوەتان تۆمار کردووە کە سیاسی و مەسەلەن خەڵک لە پشت ئەو باندانەوە بێ؟ بەڵێ ئێمە پێم وتی نوێنەرانی ئێمە دەستنیشانی ئەو حالەتەیان کرد و داوامان کرد کەوا ئەگەر ئەم شتە مەوجودە فەرمونون ئەوەی کە بەسەری قەوماوە بابێتن یا سکاڵاییان بێ پێمان بڵێ حالەتێکی واڕۆدا بەڵام کە کەس داوای مافی خۆی نەکاتن دیارە ئەو حالەتەکە بووە یان ئەوەیە بەڕازامەندی ئەم ئافرەتە بووە یان بزانە حالەتێشتە بەڵام ئەوەی کە لای ئێمەوە لە دەستیان معنیە ئەم مەوزوعە معنی نییە لای ئێمە بوونی حالەتەکە معنیە بوونی حالەتەکە بەلای ئێمەوە گرنگ کە دەبی نەبیتن ئەمەش ئێمە ئەوە دایانێن لەسەر چەند هۆکارێکیەک دیارە ئەوانەی کە ئەو ئۆفیسی یاخۆ ئیدارەی کەمپەکە دەکەن ئەم ئیدارەیە نەگەیشتونە ڕادەیەکەوە ڕێنماییەکی ڕێک و پێک و کۆنتڕۆلی وەزعەکە بکەن ئەمە یەک لە هۆکارەکانە دوو دیارە هەندە خەلکانێک هەیە لەناو ئەو کەمپە ئاسانکاری دەکرێتن بۆ تەعەدای سەکسی یاخۆ بەکارهێنانی ئافراد بۆ لە شوفرۆشی و تەنانەت ئەوە نییە بەڵکو بەعدە حالەتێکی تریشمان ئێمە دەستنیشان کردووە لە ناو کەمپەکان ئێستا بوونی هەیە بەداخەو ئەوش کە شوکردنی ئافرەت لە پێشوەکەت لە 15 ساڵ و 16 ساڵ ئێستا ئەمە بابەتێکی زۆر گرنگیشە بەڕاستی جگەلەوە دەستە بەڕاستی مەفروزە بەلای ئێمەوە ئێمە پێشنیاری ئەو مۆزوعەمان کردێ بەڵام لە وەزعی ئێستا ئیمڕۆ تێداینەوە نەبوونی کارمەندێکی بەرفراوان لە بۆ دەستە پشتیارەکەمان ئەوە بووکەوە نوێنەری دەستە لە ناو ئۆفیسی ئیدارەی کەمپەکان نوێنەرەکمان هەبیتن لە کاتێک دەکار حالەتەک ڕوودا ئەوە یەکسەر ڕاستە و خۆ دەستنیشان دەکرێتەوە بە دواداچوونی بۆی دەکرێت بەڵام لەبەرەوەی دەستە کارمەندێکی بەرفراوانی نییە و تاقمێکی وای نییە کەوا بتوانی بە بەردەوام و ئێمە بە دوو فەرمانبەر بەڕاستی هەموو ئەو کەمپانە کە لە ناو جوۆک و زاخۆ و هەولێر و سلێمانی کۆنتڕۆڵ ناکرێتن چونکە دوو فەرمانبەرە هەر ڕۆژێ ئەتوانن بچنە ناو کەمپێکەوە بۆ ئەوی بزانن چی ئەکرێت ئەمەش یەکەت لەوە کارەکانە بەڕای من لە بۆ حەلی ئەمە بۆ ئەم خاڵانە ئەگرێتەوە یەک بوونی بە بەلا بوونی یاسایەکی تایبەت لە بازرگانی کردن بە مرۆڤ ئەمە یەک دوو ئیدارەی کەمپەکان ئەبێ لە دام و دەستگایەکانی پەیوەنددار ژێر چاودێریەکی تونگ بن چونکە خەلەلێک لە ئیدارەکە هەیە دیارە ئەوانەی لە ئیدارەی کەم دەکەن ئەوانە ئاسانکاری بۆ ئەو مۆزوعانە دەکەن سێ بوونی دەستا و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی خۆمانەوانێک کە بە دواداچوو لە زمافەکانی مرۆڤ دەکەن ئەوانیش هەر یەکان نوێنەرێکیان هەبیتن لە ناو ئەو کەمپانە ئەگەر بە بەردەوامیش نەبین بەڵام بە هەفتەی چەند جارەدا دووچوو بکەن وە گوێ بگرن سێ چوار ئێمە وەکو دەستە دەبێعی پێشماوەیە ئیش لەسەر ئەوە ئەکەینکەوە سندوقێکی سکاڵا لە ناو کەمپەکاندا بنێن چونکە بەعدە خەلکانت هەیە بەڕاستی تا ئێستا چاوترسن بەعدە حالەت بە چاوی خۆشیان ئەبینن بەڵام بە ناوی خۆی نایەتن ئێمە ئەگەر ئەم سندوقە سکاڵامان هەبی ئێمە توانین ئەوە وەکو لە لای ئێمە ئەبێتن بۆ ئەوەی بەدواداچ بەڵێ بەڕێز زیاب پترۆس سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ زۆر سوپاس بۆ بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕینەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست لەگەڵمان بمێننەوە.
دووبارە سڵاوتان لەبێت هەڕێزانی ڕێ بەڕێستان سەبارەت بە مەسلەی ئەوەی ئایمە لە کوردستان یاسایەکمان هەیە بۆی کە بتوانین ئەم دیارێت لە ڕووی یاساییەوە چارەسەر یاسای بازرگانی کرد قەدەغەکردنی بازرگانی کرد بە مرۆڤ یاخود لەو ڕۆژ و لارێمی کوردستان فراخەیە مەسەلا گەر کەسێک لە کەمپەکان مەسەلا ئەم جۆرە پێشێلکاری بەرامبەر بتوانێت سکاڵا تۆمارکە یاخود ڕێگەی یاسایی بگرێتە بەر. بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان یاسایەکمان نییە بۆ قەدەغەکردنی و دیاردەیە تەنها ئێمە لە هەرێمی کوردستانیش دەکەین بە کۆی و یاسا دانراوانەی پێش ڕاپەڕینی ساڵی 91 لە عێراق دەرچوون و لێرەش تا ئێستا نافیز و جێبەجێکراون وەکو یاسای بەرەنگاربوونەوەی لە شرۆشی بەداخەوە و یاسای بەرەنگاربوونەوەی دیاردەی بازرگانی بە مرۆڤ لە دوای ئەوە دەرچووەکە دوای ڕاپەڕینەوە دەرچواتە لە ساڵی 2012 و دیاردەی کردو کە لێرە ناتوانێت نافیز بێەوە تا پەرلەمانی کوردستان قانونێکشی دەرنەکردو کە ئینفازی ئەو یاسایە بکە کەم پێم وایە ئەمە هەنگاوێکی زۆر باش ئەمە کە لە ڕووی نوسوس و دەقەوە ئەگە بتەوێت تۆ یاسایەکە هەبێ بتوانێت ئەم بابەتە بەرەنگاری بێتەوە و بەڕاستی قەڵاچۆی بکەوە نەیهێڵێ و دژاتی بکەوە بە تاوان و تەجریمی بکە من باوەڕم وایە بەشێک لەم حاڵەتان لە یاسای سزادانی عێراقی ئەوە لە ساڵی 1969 ئەوە کراوە زۆر بە وازحی مەسەرەن ئەم دیاردان لەسەری وەستاون و کۆی کە لاسا مەحەڵا حاڵەتی زینا و زینای مەحاریم و دیاردەکانی پێشەکاری ئەخلاقی بەرامبەر ئەمانە هەمووی تەنظیم کراون بەڵام ئێستا فۆرمی جیاوازی وەرگرتووە ئەم بابەتەی پرسی دەستدرێژیکردن پرسی فراوانبوونی دیاردەکات تەنان من دووپاتی ئەوە کە مۆجۆم لە قسانەی سەرۆکی دەستەوە بەڕێزان و خەڵکی دیکە هەیە باوەڕم وایە بەم دەست و دڵەوە ئێمە ناتوانین بەرەنگاری دژاتێکی یان حاڵتێکی وا گەورە بینەوە کە بازرگانانی شەڕی تایە کاکە بازرگانانی ئەخلاق لە ناوەم کێشە ئیش دەکەن خەڵکانێک بەرژەوەندیان هەیە سەرۆکباندێکی وان تەناندی وان هەیە لە مستەوای ئەحزابا گەورن و بەهێزن راپۆرتەکەڵی کۆمەڵە پشتیوانی گەوران هەیە بەرپرسی ئەمنی و سیاسی لە پشتیانەوە واڵێتر نازانم چۆنە بەو شێوە ئەمەی کە ئێستا قوڕەکەی خەستر کردوێتەوە بەڕێژان ئەوە بۆ کە دوێنەیەکی نزیک لە هەرێمی کوردستانە باند و شێوە و مەساج و ئەوانەی برۆ من سەرۆکی دەستە لە مەسیحەکانە لە هەرێمی کوردستان خۆ چاکە و دیاردەی بیرە ساڵی پار خەڵکی دانیشتوانی عنکاوە کە دانیشتوانی ئەسیلەکەی بریتین لە مەسیحەکان ڕاپەڕین خۆیان هەخۆ پیشاندانێکی گەوران کرد کردیان داوانە کرد فریان کەونیان و خەڵک ئەم شارۆچکەی ئەمەی کردو بە شارۆچکەیەکی لەش فرۆشان شەو ڕۆژ بە تایبەت شەوەکانە دیمەنێکی شەوی سووری وەرگرتووە یعنی زاهرەیەکی وەرگرتووە زیادەی زۆربوونی مەساج و شێلانی بەناوی فیزیکی و چی و فریامان کەون بیکەن بە خاتری خوا ئەمە بەڕاستی خۆ مسڵمانان نایانوتەوە مەسیحەکان توانە کە لای ئەوان هەندێک زاهرش بەڕاستی ڕێگە پێدراوە و دروستە ئێمە وەکو میلەتێکی مسلمان چۆنە بێ بۆم شێوە ئەوەی کەوتم دووپاتێکەمەوە کە قوڕەکەی زیاتر خەست کردوێتەوە بوونی پەنابەر و ئاوارەیە لە هەرێمی کوردستان ئێمە لە قانونە حاڵەتی ئەم کەسانە هەمووی جیاوازن لە ڕووی مەرکەزی قانونیەوە پەنابەر ئاوارە هەڵگری جنسی ئەو وڵاتە بی بەو شێوە ئەمانە لە خۆ تۆ ناتوانانی خۆت بکەی تەنان پێم وایە ئەمان لەسەر ئەمنیەتی قەومی هەرێمی کوردستان مەترسین ئێمە هەرێمی کوردستان وا ناسراوە پەناگای ئاوارە و داما و لێ قەوماوانە ئێستا بێ بە شێوەک لە شێوەکان ئەمانە نەخۆشی بڵاوکەن لەناو کۆمەلگای ئێمە ئێستا دەنگ و سەدایەکی زۆر لە ڕۆژاوا هەیە کە دژاتی قەدەغەی هۆمۆکان و زەواجی ئەم جۆرە میفلیانە و قەدەغەکردنیەکە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە چۆن جارێکی تر بەڕاستی یان جۆرێک لە ڕێخۆشکردن یان هەوڵ بین یاخود ڕوبەڕووی نەبینەوە باوەڕم وایە ئەمە ئیستیقرارێکی زۆر گەورەی تایە دانیشین لەسەر ئەوەی کێس کاڵاتەوە مارکە و چۆن ئیسپاتی بکە و چۆن دادگایی بکەین بەڕاستی ئێمە 10 ساڵی تریش بەم شێوە ناتوانین باوەڕم وایە ناتوانانی ڕێگەی یاسایی نیە بۆ نمونە ئێستا کەسێک لە کەمپەکان پێشێلکاری بەرامبەر دەکرێت سکاڵا تۆمارکە یاخود ڕێکخراوێکی مەسەرەن داواکاری گشتی و مافەی نییە یاخود بۆ نمونە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کێ و مافەیە لە ڕووی یاساییەوە جارە من حەز دەکەمەوە بڵێم کە ئەو زانیارانەی کە دەرچۆ لە ناو کەمپەکانەوە هەر خودی قوربانەکان داوێنە کاکە یعنی ئەو کەسانی یا جۆرێک لە سوودمەندن کڕیارن یا فرۆشیارن لە ناو کەمپەکانەوە زانیارەنیان وتووە ئەگەر ئەمە بەشێکی وابێ پێویستە ئیدارەنی ئەوەی کە پێی دەوتێ حکوومەت لە هەرێمی کوردستان بێ مامەڵێکی دروست لەگەڵ ئەم زانیارێنی ناو راپۆرتەکە بکە لیژنێکیان هەیە بۆ وەڵامانەوە شت هەر حاضر بەدەسەمی وەڵامانە و ڕەتێکەنەوە شتی وا ناکرێ بەڕاستی ئەمە پێویستی بەوەیە ئێمە وەستانێکی قوڵ بکەین لەسەر ئەم دیاردان ئەمە ئیستیغلالی ئەم پەنابەرانێ کاکەمانە خۆیان لێ قەوماویشی گەورن ئێمە بین کچوژن و مناڵەکانن ئیستیغلال بکەین بەڕاستی لە بەتایبەت لە دیمەنێکی واشە ئەوان خۆیان ئیدارەیان هەیە حەز دەکەم بزانی کەمپەکان ئیدارەیان هەیە و خۆ بەڕێوەبەریەکیان هەیە لایەنێکی تر دەستگا ئەمنیەکان بەردەوام چاودێریانەکە ئەمە چۆن تەسەڕوبی کردووە چۆن تەنانەت ئەم زاریانێنە چۆنە دەرەوە
پێویستە لەسەر ئەمانە بوەستن نابێ کەسی عێراقی و کەسی کوردستانی بچێتە ناو ئەم کەمپانەوە و مامەڵیان لەگەڵ بکە چونکە دۆخی ئەمان دۆخێکی کاتیە ئینشاءالله ئەگەر خۆی گەورە ڕەحمی پێکردن لەو نزیکانە هەر کە بچێتەوە شاری خۆی و ئەوە لە سەرهەرێمی کوردستان ئەم قوربانیش بەڕاستی دەفع بکە بەڵام بەدیوێکی ترا ئێمە ئیستیغلالیان بکەین و خەڵکیان لە پشتەوە بێ باندیان لە پشتەوە بێ بەڕاستی وا کایتر بەڕێزان ئێمە ئەوەی کە لە کوردستان بەدەستمانەوە ماوە چۆڕێکە لە ئەخلاق ئیترەوە کە پێدەوترێ یاسا سەروەری و ئەو مافانەی تری هاوڵاتی و کەرامەتی هاوڵاتی و بەڕاستی سیاست لە شوێنی خۆیان و ئەخلاق لە شوێنی خۆیانوانەی چی لە شوێنی خۆی نەماوە ئەوەی لە شوێنی خۆی ماوە ئەخلاق ئەوەش ئاوای لێبێ بەڕاستی ئەو سابێ فاتحاجی گەورە سەر بخوێنین و داواکاری گشت ناتوانن لەم قەزی بکۆڵیان لایەنێکی یاسایی هیچ ڕێگەیەک نییە بەڵێ ئەو داواکاری گشتی بەڕێزان ئەو خۆی یاسایەکی تایبەت بەخۆی هەیە داکۆکی لە مافی گشتیەکە ئەوە بێ یەکەم کەس بێ کە لەسەر ئەم زانیاریانە بۆستێ و بە تایبەت بە قوڵی لەسەرویان بۆستێ ئەو ڕاستە راپۆرتەکە ناوی نەوتۆ بە سروشتی ئەم راپۆرتانە ناوی کەس و لایەنەکان ناڵێ بۆیە توانێت بۆ ڕایگشتی بەڵام راپۆرتەکە دەڵێن بەڵام لە ڕووی یاساییە و بەڵێ چونکە ئەمە پێشێرکارێکی گەورەی بەسەر مافی گشتیەوە ئەوان اختصاصی قانونی خۆیانە کە داواکاری گشتی لەسەر ئەم پرسانە بێت هەزبە و ئەم زانیاریانە بگایێتە ئەنجام و هەوڵەکانی خۆی لەم ڕۆ چونکە بۆ خۆتان دەزان چاکسازی هەر لە گیرفان و پارە و موشا ناکرێ یەکێک لەو جەناحانەی کە زۆر پێویستە چاکسازی تا بکرێت بریتە لە پرسی ئەخلاق و ئەو پێشێرکارانەی لە بواری ئەخلاق و بەرامبەر بە مافەکانی ئافرەت و بە تایبەت مناڵ لە هەرێمی کوردستانە ئەکرێ و لەسەر ئەم خاکە ئەو سوکاتیانە دووپات دەکەم دواتە گەرم و لای بەرز کاگومێ دەگەر بین و لای بەڕێستان سەبارەت بەوەی کە وەکو کاکدانا باسی کرد ئەنی پێ دوایە باندی گەورە لە پشت ئەو ئیستیغلالکردنی مەسەلەن ئافرەتان و مناڵانەوە لە کەمپەکان ینی چۆن دەکرێت ئەمە چارەسەر بکرێ ینی یاخود پێ دوایە چارەسەرکردنی ئەم دیارەیە کارێکی قورسە لەبەرەوەی کە مەسەلەن ئەو باندانە پشتیوانی گەورەیان هەیە لە قسەکردنی پێشووترا ئاماژەم بەوە کرد کە لە راپۆرتی میدیاییە ئەوەمان بینی کە بە ئاشکرا لەسەر شەقامەکانی شارەکانی هەرێمی کوردستان ئەندامانی ئەو باندانە کەوتونەتە مامەڵەکردن لەگەڵ هەموو ئەو کەسانەی کە تالب بەو بابەتە قێزەونن ئەمە ڕوون و ئاشکرایە و بەبەرچاوی دام و دەستگا ئەمنی و داواکاری گشتی و دادگا و سەرجەم کۆمەڵگەی کوردیەوە ئەم دیاردانە خۆیان نمایش دەکەن و بەداخەوە ئەو جۆرە ینی ئەو جۆرە دەرکەوتنە ئەوەمان پێ دەڵێ کە ینی ئێمە لە بەردەم خەتەرێکی گەورەین بە دڵنیایی من ئاماژەم بەوە کرد ئێمە قەیرانی سیاسیمان هەیە قەیرانی دارایی و ئابووریمان هەیە قەیرانێکی گەورەی گەندەڵیمان هەیە گەندەڵیش بە بڕوای من بە تەنها گەندەڵی دارایی و ئابووری نییە تەنها گەندەڵی سیاسی و ئیداری نییە بەڵکو گەندەڵیەکی قوڵ و کاریگەر و مەترسیدار بریتێ لە گەندەڵی ئەخلاقی کە هاوشان و هاوتەریبە لەگەڵ جۆرەکانی تری گەندەڵیە هەندێک جار ئەم جۆرە لە گەندەڵی زەمینە خۆشکەرە بۆ هەموو جۆرەکانی تری گەندەڵی و هەندێک جار ئەو گەندەڵیە سیاسی و دارایی و ئیداریانە بە دڵنیایی زەمینەیەکی بەرفراوانیان خۆش کردووە بۆ گەندەڵی ئەخلاقی و ئەو کەسانەی کە لە پێگە سیاسیەکانان لە پێکە دارایی و ئابووری و ئیداریەکانان هەموو ئەو پێگانەی خۆیانیان بەکار هێناوە بۆ فراوانکردنی ئەم دیاردەیە و بۆ خۆڵکردنەوەی کێشەی ئەخلاقی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی ئێمەیە. بۆ وەڵامی پرسیارەکە مادەم ئەم دیاردەیە باشکرا خۆی نمایش دەکات بۆ بەبەرچاوی کۆی دام و دەستگاکانی حکومی و قەزایی ئەم هەرێمەوە کەواتە لێشی ناپرسرێتەوە و تاکو ئێستش هەوڵێکمان بەدی نەکردووە هەوڵێکی جدی بۆ بنەبڕکردن یان بۆ کەمکردنەوە یاخود بۆ سنووردانان بۆ ئەم دیاردەیە کەواتە ئەمە بەرەو ئەو پرسیارە دەماند بە ئەی بۆچی ڕوبەڕووی نابینەوە
دیارە وەک جۆرەکانی تری گەندەڵی هێز و قووەتی سیاسی و ئیداری و دارایی لە پشتەوەیە، هێزی حیزبی و ئەمنی لە پشتەوەیە. ئەگەرنا هەر دیاردەیەک لە کۆمەلگەی ئێمە ئەم هێزانەی لە پشتەوە نەبێت زۆر بە ئاسانی دەتوانرێت لێی بدرێ قەدەغە بکرێت، بەڵام هەر خراپەکاریەک لە کۆمەلگەی ئێمە خراپەکاری سیاسییان دارایی کۆمەڵایەتی بێ، ئەو هێزە حیزبی و ئەمنیانەی لە پشت بێ زۆر بە زەحمەت دەتوانرێت ڕوبەڕووی بینەوە. کەواتە بەم منتەقە بەڵێ ئەم دیاردەیە وەک لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش ئاماژەی پێکراوە کەسگەلی سیاسی و ئەمنی لە پشتەوەیە و ئەمانە بە دەرەجەی یەک من دەڵێم دیارە ئەمە قازانجی دارایی نییە کە ئەوان پەرە بەم جۆرە لە دیاردە دەدەن، بەڵکو بە پلەی یەک لەبەرەوەی ئاماژەم پێکرد ئێمە هەندێک کەسایەتی سیاسییان ڕێژەیەکی گەورەمان هەن ئەمنی کە برسین و چاوچنۆکن و لە ڕووی ئەخلاقی و لە قەیرانێکی گەورەدان ئێمە ڕۆژانە هەموو هاوڵاتیەکی ئاسایی ئەم کۆمەلگەی ئێمە ناوەکانیان دەزانێت، ئەمانە لە ڕووی کەسیەوە بۆ تێکردنی ئەو حەزە تایبەتی و شەهوانیەتی نائەخلاقیانەی خۆیان کەڵک لەم باندانە و لەم جۆرە دیاردەخێزەونە وەردەگرن، بۆیە بە پلەی یەک لە پێناوی تێرکردنی ئەم حاڵەتە تایبەتی خۆیاندا پەرەپەرە بەم دیاردەیە دەدەن و خۆیان کەڵکی لێ وەردەگرن و بێگومان لەو پەراوێزا کە ئەوان کردویانەتەوە ئەو باندی تر و خەڵکی تری شەیە کە لە ئاستەکانی خوارەوە کەڵکی دارایی لێ وەردەگرێ و ئەمەش دەرفەتی ڕەخساندووە کە بازرگانیەکی بەرفراوان بە ئینسانەوە و بە تایبەتی زۆر بەداخەوە بە ئافرەتەوە بکرێەوە زۆر بەداخەوە بە ئاشکرا لە راپۆرتی تەلەڤیزیۆنی ئەو دیاردەیەمان. زۆر باش سەبارەت بەوەی کە تا چەندێک ئەم دیاردەیە ئەوەی کە راپۆرتەکە باسی لێو کردووە کە کۆمەڵێک بەرپرسی حکمی و ئەمنی ئاسانکاریان کردووە یاخود تێوەگلاون لە بازرگانیکرد بە مرۆڤەوە، ناوبانگی هەرێمی کوردستان لە ئاستی دەرەوە لە کادار دەکە کە پێشتر ینی کورد حکوومەت تێرێم شەنازی بەوە دەکرد کە پەناگەیەکی ئارامە بۆ ئاوارەکان. بەدڵنیایی ئاماژە بەوە دەکەم. من خەمی گەورەی من ئەوەیە کە وەکو داناش ئاماژەی پێکرد دیارە من ڕوانگەیەکی تایبەتی و ئایدۆلۆژیم بۆ مەسەلەی ئەخلاق نییە، من ئەخلاق بەمانە هەرە گەورە و فراوانەکەی دەبینم کە دەتوانم بڵێم هەموو دینەکان و هەموو ڕوئیا فەلسەفی و هەموو ئەمانە لە خۆ دەگرێ. بەداخەوە من مەترسی گەورەم لە قوڵکردنەوەی ئەو قەیرانی ئەخلاقی هەیە لە کۆمەڵگەی ئێمە، لە کۆمەلگایەکە یاساتەیدا سەروەر نییە، سیاسیەکانمان و دەسەڵاتی سیاسیمان بە تەواویمانە لە کێشەی قەیرانی سیاسی و بنپێکردنی یاسا و گەندەڵیەکی زەبەلاحدایە و فەساد لە هەموو ڕووەکانەوە قوڵ کراوەتەوە. زۆر خەتەرناکە لەم ڕۆژەوە فەساد تاو ئەندازەیە قوڵ بکرێتەوە و ڕوبەڕووبوونەوە یاخود سنووردانان بۆ ئەم دیاردەیە پێویستی بەدڵنیایی بە یاسایەکی تایبەت هەیە و لە هەمان کاتدا پێویستی بە هەوڵێکی دڵسۆزانەی هەموو لایەک و دەستگا ئەمنیەکان هەیە بۆ ئەوەی بەجددی بتوانن سنوورێک دانێن بۆ ئەم دیاردەیە و لەوە زیاتر ناوبانجی هەرێمی کوردستان لەکەدار نەبێ. بەداخەوە کە باسی ناوبانجی هەرێمی کوردستانت کرد، دەسەڵاتی سیاسی و ئەو حکومڕانە یەکەمینانەی کە ئێستا یاری بە چارەنووسی ئەم میلەتەوە و نیشتمانەوە دەکەن لە ڕووی سیاسی و مەسەلە دیموکراتیەکانەوە بە تەواوەتی ئابڕووی سیاسی هەرێمی کوردستانیان بردووە و ناوبانجی هەرێمی کوردستانیان لەکەدار کردووە کە ئێمە دەزانین بەناسایی ئەم وڵاتە بەڕێوە دەبن هەموو پرەنسیپەکانی دیموکراتیان پێشێل کردووە. دەستگای دادوەری و قەزایی و یاسایان بە هەموو مانایەک بێحورمەتی پێدەکەن و لە پێناوی ئاماجی حیزبی بەکاری دەبن. ئەوە ئێستا هاتۆتە سەرەوەی کە ئیتر لە ڕووی ئینسانیەت و هەندێک فەزای ئەخلاقی و کۆمەڵایەتی و ئینسانی لە کۆمەلگەی ئێمەدا خۆی ئامادەیەکی هەبووە خەریکن لەم ڕۆژەوە ڕوبەڕووی هەڵتەکاندن و هەڵۆشانەوەی دەکەن. زۆر سپاس. ئەگەر کاتە بوو دەگەن و لابڕ کاکدانەگە باز لە چارەسەر بکەین، ینی چارەسەرەیە پێ وایە لەم دۆخەدا خود ئەرکی حکوومەت ئەرکی ڕێکخراوەکان چۆن دەکرێت کە بنەبڕۆژی نەکرێم داردەیە کەم بکرێتەوە پێویستی بە چاوڵێکەیە. خۆی بەڕێزان ئەم حاڵتە طبعا باوەڕم وایە لەو نزیکانە من ناتوانین بە تەواوەتی قەدەغەی بکەین. ئەمەگەر بە واقعی سەری و کۆمەڵگایانە بکەین سروشتی یاخود فەلسەفەی دانونی قانونیش ئەوەیە کە
بتوانێت ئەم بابەتانە بەڕاستی ڕوبەڕووی بێتەوە و بەرەنگاری بێتەوە نەک بە تەواوەتی ئیتر بە قانونی شارەسەر ناکرێت ئەمە مەگەر ڕاستێکی تەواو بووی ئێمە سەقفی چاوەڕوانەکانمان نەبەستینەوە بۆ شێوە ئەوەی کە ئێمە دەتوانین لە بەرامبەر ئەو بیکەین یەکەم ئەوە خلاقە جوانە کوردەواری کە لە کۆمەلگای ئێمە هەیە کاکە خەڵکی وڵاتی ئێمە چۆن پەنای خەڵکی داوە و دوای استیغلالی کردووە ینی کارساتەوە ئێستا کەواتە و چەمکانە لە کۆمەلگای ئێمە هەمووی ون بوون ینی بە جۆرێک لە جۆرەکان و بەڕاستی داخڵ کراون بە بازرگانیەوە چونکە بازرگان هەمیشە بە دۆخی قازان جوزەرە سەری شتەکان دەکات ئەم جۆرە دیارداناگەر یاری پێوە بکرێ و بازرگانی پێوە بکرێ مەترسێکی گەورێت لایەنێکی تە بریتە لە ڕۆڵی مامۆستایانی ئاینی و پێگەی شریعەتی ئیسلام لە کۆمەلگای ئێمە کاکە و دۆسی ئەخلاقیانە لە دۆخێکی زۆر نهێنیە بەڕێوە دەچن ئەمانە تەنها ئەوەندە پەنهانن هەندێک دەزایك ئەمنیش بە تاواتی ناتوانێت بیدۆزێتەوە چ جای هاوڵاتی سادە لە کۆمەلگا ڕوبەڕووی بێتەوە باوەڕم وایە ئەوە بە ڕقابەیەکی ئیلاهی گەورە کە خوای گەورە چاودێرە بەسەر هەمومانەوە قوڵکردنەوەی ئەم چەمکان لە کۆمەلگا پێویستمان لایەنێکی تریەوەیە دەستگا ئەمنیەکان خۆیان جەناح یاخود بەشی تایبەتیان هەیە بە ڕوبەڕووبوونەوە بۆوانە بۆچی مامەڵیان لەگەڵ ناکەن بۆچی ڕێگە ئەدەن کە هاتوشۆن لەگەڵ ئەم کەمپانە بکرێەوە ئاسانی بێتە دەرەوە بچیتەنەوە باوەڕم وایە هەر سروشتی دانانی ئەم کەمپانەش هەرێمی کوردستانە هەر هەمووی هەڵە بووە ینی بەو شێوە ئێستا عەرەبێکی زۆر هاتوتە ناو هەرێمی کوردستان تەنان لەڵێن لە پارێزگای سلێمانی دەرفەتیشەیە لە دەتوانن تەمەلوک بکەن و مڵک و ماڵ بە ناوی خۆیان بکەن ئەمە واکا بە جۆرێک لە جۆرەکان ئێمە خۆمان ڕێگە بدەین جارێکی تر هەرێمی کوردستان ناوی ئەوەی پێ دەڵێن شاری فرێ ڕەهەندوشتیوە زوو ئێمە هاوڵاتیانی کوردستان شارەکە بەجێ بێڵین و خەڵکی دیکە بنە خاوەنی کوردستان ئەوانەوا دەکا ئێمە دەتوانین بە شێوەیەک لە شێوەکان ڕوبەڕووی بینەوە هەروەها ئەو مؤسساتە شەرعی دەستوریانی لە هەرێمی کوردستانە هەنووکو پەرلەمانی کوردستان خۆی ئەگەر وڵات مؤسسە بێ پەرلەمانەکەی وای لێ نایە ئەگەر پەرلەمانەکەی وای لێ هادی تر دەبێتەوە تەمەعن لەناو قەیرانی سیاسیە بۆ قەیرانەکانی دیکەش بگەڕێ وەکو قەیرانی ئەخلاقی و ئیداری و سیاسی و ماڵی و هەئی ئیلا ئاخری ئەگەر ئەو دەستگای ئەکتیڤ بێ دەتوانێت کۆمەڵی ڕێکار بە هەردوو شێوەی تەشریع شێوەیەکیان یاسایە شێوەیەکیان بڕیارە دەتوانیت تۆ کۆمەڵێک بڕیارگەلی زۆر دەربچوێنی کە دەتوانی ڕوبەڕووی ئەم دیاردەی بینەوە ئیلزامی دەسەڵاتی جێبەجێکردن بکەی و داوا بکەی لەو ڕێی خۆتەوە کە دەستگا قەزاییەکانی وەکو داواکاری گشتی و ئەنجومەنی دادوەری لەسەر ئەم پرسە زۆر بە توندی بۆستن و تاوان هەرەوە نییە کە بە شێوەک لە شێوەکان و دوو کەس و مامەڵەیەک و مقابلێکی وەرەگرە بەڵکو ئێستا فۆرموی جیاوازی وەرگرتۆ ڕەنگە بێوە جیهانی ئەو تاوانی کە کراوە تاوانی ڕێکخراوەی کە لە کەمپەکان دەکرێت زۆر بە ڕاستی باوەڕم وایە ئێستا ئەگەر ئەمە لەسەری نەوەستینم راپۆرتە ئایندێکی زۆر خراپی هەیە باوەڕم وایە ڕێکخراوی بەڕاستی نێودەوڵەتی هەیە زۆر چالاکترن لەو پرسانە دەتوان بێن ئەمانە بن بە ژینگەیەکی باش مادەی خاوێن دەسەکەوێت لەنا ئەو کەمپانیی یاخود ئاوارانەی هاتووە هەرێمی کوردستانە زۆر مەترسیدارە بەڵێ سوپاس دەکەم کاگومێت ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێزیشتان زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە حکوومەت هەرێم چۆن مامەڵە لەگەڵ ئەم راپۆرتە بکە زۆر جار وەڵامی راپۆرتەکان دەتەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یعنی چۆن مامەڵی لەگەڵ دەکات پێ وایە باشین چارەسەر بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە راپۆرتانە چییە؟ یەکەم چارەسەروە با بڵین باشترین چارەسەرەکانەوەی جارێ دەست پێ نەکەنەوە بە وەڵامدانەوە و کەسێکیاندانەوە بەس تایبەت بەوەی کە وەڵام باتەوە بڵێ هەموو شتانی ئەوتان ڕاست نییە با تەماشای واقعی راپۆرتەکە بکە واقعی ڕاستەقینە و راپۆرتە لەکوێوە سەرچاوی گرتووە تەنها ئیشیان وەڵامدانەوە نەبێ و بەجددی و بە دڵسۆزانە ئەوانەی کە لەناو ئەم حکومڕانیە تا ئێستا ئەگەر مابن و هەندێک خەمی ئەوەیان هەبێ کۆمەلگەی ئەمە بە عقارێکی زۆر خراپ دانەڕوە با لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانەوە سنوورێک بۆ ئەم مەسەلەیە دابنێن ڕاستە ئەم مەسەلانە بە دڵنیایی ئەوە مێژووی مرۆڤایەتی و مێژووی کۆمەڵگاکان کەم تا زۆر کە ئاگاداری لێ هەیە ئەو مەسەلانە بنبڕ ناکرێن یعنی هەندێک مەسەلە هەیە پەیوەندی بە ئینسانەوە هەیە و یدی ئینسان هەڵە دەکا و ئینسان لەگەڵ چەوتیەکانە لەدایک دەبێ و تووشی لە فەزای کۆمەڵایەتیە تووشی هەڵی گەورە دەبێت بەڵام هەمیشە کۆمەڵێک سنوور هەیە ئەمە هەندێکیان پەیوەندی بە مەسەلەی ناوەچی و مەسەلەی ئەخلاقی و ئەو مرۆڤ خۆیەوە هەیە و هەندێکی پەیوەندی بەو دۆخە سیاسی و یاسایی و سەروەربوونی یاساکە خودی فەلسەفەی دەوڵەت و حکومڕانیش بوو ئەوەیە کە سنوور بۆ هەندێک تاوان دابنێت با حکوومەتی هەرێمی کوردستان لە مەسەلەیە جدی بێ جیاواز لە مەسەلەکانی تر بۆی لە مەشات قەیرانەکەمان نەچێتە پاڵ قەیرانەکانی تر.
بەڵای زۆر سوپاس بۆ کاک ئومێد حەمالی ئەندامی پەرلەمانی کوردستان لە لیژنەی مافرۆڤ کە بەڕێزیان لە سەی سادقە و لەگەڵمان زۆر سوپاس بۆ کاک دانەدارە ڕێژکاری یاسایی لە پەرلەمانی کوردستان کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵمان بوو. هەروەها زۆر سوپاس بۆ کاک زیا پترۆس سەرۆکی دەستەی سەربەخۆی مافرۆڤ کە بەڕێزیان لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانە تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.